ترامپ لە وتەکانی لە وەزارەتی دەرەوە ئاماژەیدا بە هاوپەیمانی جیهانی 79 وڵات بۆ تێکشکانی داعش. سوپای ئەمریکا هاوپەیمانەکانمان و هێزەکانی سووریای دیموکرات ئەو ناوچانەی داعش لە سووریا و عێراق داگیری کردبوون ڕزگار کراون دەبێت لە هەفتەی داهاتوودا بە فەرمی ڕابگەیەنرێت کە 100% ناوچەکە لە خەلافەت سەنراوەتەوە. ترامپ وتی ئێستا کاتیەوە هاتووە کە سەربازانی ئەمریکایی بە سەلامەت بگەڕنەوە بۆ ماڵەوە. بەڵام ترامپ لە هاوپەیمانان داواشی کرد وەک ئەمریکا بکەن و سنوورەکانیان بپارێزن بۆ بەرگردن بە چوونە ژوورەوەی تۆریستەکان. ئێمە پێویستە ئەو بزانین کە ئاسایشی کۆچبەران بابەتی ئاسایشی نیشتیمانی ئێمەیە و شەڕکەرانی بیانی نابێت دەستیان بە هاوڵاتیانی ئێمە بگات. ترامپ لە حاڵێکدا پاداگری دەکات لەسەر کشانەوە نزیک بە 2000 سەربازی لە سووریا لە وتوێژی ئەم دوایانەی داوت بووی دەیەوێت بۆ چاودێری ئێران سوپای ئەمریکا لە عێراق بمێنێتەوە. بەڵام بەرپرسانی عێراقی دەڵێن یاسای بنەڕەتی ئەو وڵاتە ڕێگە نادات خاکی ئەوان وەک بنکەیەک بۆ هەڕەشە لە دراوسەکانیان بەکار بهێنرێت. لە هەمان کاتدا وەزیر دەرەوەی عێراق داوای لە هاوپەیمانان کرد بۆ شەردژی شانە نووسەکانی داعش یارمەتیان بدەن. بهزيمة الإرهاب لە هەموو وڵاتانی جیهان داوا دەکەم یارمەتی عێراق بدەن لە شەڕ دژی شانە نووسەکانی داعش لە وڵاتەکەماندا تا عێراق بتوانێت سەقامگیری بگەڕێنێتەوە بۆ ناوچە ئازادکراوەکان و دڵنیابێتەوە لە نەبوونی تیرۆریزم. ترامپ پێی لەوەش نا کە پاشماوەی گروپە تیرۆریستیەکان لە هەندێک شوێن ماونەتەوە و ئێشتا دەتوانن مەترسی دروست بکەن. بەڵام وتی ئەمریکا و هاوپەیمانانی ئامادەن بەرەنگاری تیرۆریسم بکەن لە هەر شوێنێک سەر هەڵبدات.